پلەی گەرما و بێخەمی حکوومەت زەویە کشتتوکاڵەکانی بێبەرهەم کردووە. هەبوونی پلەیەکی گەرمای زۆر لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دۆخی کشتتوکاڵی خستووەتە مەترسیەوە وشکە ساڵی بە دوای خۆی داهێناوە بەهۆیەوە چەندین گوند و شکبوون و چیتر کشتتوکاڵیان تێدا ناکرێت. پلەی گەرمای بەتین سەرانسەری جیهانی گرتووەتەوە، بەڵام هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سیستمێکی گونجاو بۆ کۆکردنەوەی ئاو و دابشکردنەوەی بەسەر زەویە کشتتوکاڵەکاندا و نەبوونی پلانی کشتتوکاڵی وشکە ساڵی زیاتر کاریگەری لەسەر کردووە. شێمە حەمدوڵڵا ئەندازاری کشتتوکاڵ و پسپۆر لە بواری کشتتوکاڵی داپۆشراو دەربارەی وشکە ساڵی بۆ نوژنها ڕوونی کردەوە و تێدا ئاماژەی بەوە کرد. خودی گەرما بۆ خۆی کاریگەری زۆری هەیە لەسەر زەوی بەگشتی و زەویە کشتتوکاڵەکان بەتایبەت، چونکە زەویە کشتتوکاڵەکان پێویستیان بە هەبوونی بڕێکی باش لە ئاوی ژێر زەوی و سەرزەوی هەیە. لە بوونی گەرمایەکی زۆردا ئەم ئاوە کەم دەکات و کۆمەڵی کاریگەری خراپ بە دوای خۆیدا دەهێنێت. بەدڵنیایی ئەو پلە گەرمایە زۆر کاریگەری هەیە وەگە بینەستە باسی زەویە کشتتوکاڵەکانش ئەوش بە پلەی یەکەم چووکە بەکاردێ بۆ کشتتوکاڵکردن کە پێویستە ئاوی ژێر زەوی و سەر زەویەکەی زۆر بێ بۆی نەباتەکان تێر ئاو بخۆنەوە. کاریگەریەکەشی لەم چەند خاڵەیە خۆی دەبینێتەوە کە ڕاستەوخۆ کارەکاتە سەر زەویەکە تووشی شەقبوونی ئەکات. ئەگەر لەو کاتەیە نەباتشی تیاابێ ئەوە ڕێگەکەی دووکەرتە بێ و ئەو نەباتە تاو تێک ئەچێ تێر ئاو ناخواتەوەمەوە ئەکا وشک بێتەوە نەباتەکە یاخود نەباتی بچووک و بەرهەمی کەمی تیابێت. هەروەها کارەکاتە سەر سوێری خاکەکە هەتا ئەو کەم بێتەوەتیای ڕێژی سوێریەکە خستر و زۆرتر ئەبێتەوە و ئەو وردە زیندەوەرانەی کە تایەتی ئەوانەش هەمووی سوودی بۆ کشتتوکاڵ هەیە. ئەو وردە زیندەوەرانە ئەمرن مادە ئۆرگانیەکان بە شێوەیەکی باش شیتەڵ نابێتەوە، مادە خۆراکیەکانی خۆی لەدەست کە ڕۆک ناتوانێت سوودی لێ ببینێت. شێما حەمدوڵڵا کە دانیشتی ناوچەی بازیانە ئاماژە بەوە دەدا لە بازیان چەندین گوند هەند جوتیارەکانیان وازیان لە کشتتوکاڵ هێناوە چونکە بە تەواوەتی ڕوبەڕووی نەبوونی ئاو بوونەتەوە و ناتوانن ڕوبەڕووی ئەو گەرما زۆرە ببنەوە و خاکەکەیان بپارێزن. ئەو جوتیارانی کشتتوکاڵش ئەکەن زۆر کات بەرهەمەکانیان تێک دەچن. لەبەرەوەی پلەی گەرمی زۆر بەرز بووە لە ئێستاە ئەو وای کردووە ئاوەکە تووشی بە هەڵم بوون بێت و ئەومان کەم بۆتەوە. مە هەردووکی پێکەوە کاری کردوێتە سەر ڕۆکەکان کەوا ئەکات بەرهەمەکەی کەم بێت ڕۆکێکی باشمان دەست نەگەوە. ئێستاکە ئێمە لە ناوچەی بازیانین تەنەها گوند هەیە وازی لە کشتتوکاڵ هێناوە چووکە ناوچەکەی بەتاوەتی ئاویتیانە ماوە. بەرزبوونەوەی پلەی گەرمی کاری کردوێتە سەر هەموو زەویە کشتتوکاڵەکانی کوردستان بەگشتی کە وای کردووە کشتتوکاڵ کەم بێتەوە تایە بەرهەمەکانش تێک ئەچن تاکو ئەگەنە ئەلوە ساغە بنەوە زۆربەی تێکەچێت و ئێمە بۆ ئەوەی بتوانین ئاوێک ئاودانی پێ بکەین سیستەمی دەستکردەکەمان هەیە کە ئاو دروست بکات، بەڵام ئەوەش تێچوویەکی زۆری ئەوێ لە توانای فەلاحە نییە. فەلاح ڕێگە ئەباتە بەرەوەی کە بیری هەبێت لەوەیە چەند بیرێکشی هەڵکەند بێت هەمووشی نەتوانێشتا ئەوی زەرعاتەکەی باپێ یاخود نزیکی چەند بێت ئەوە ئەو چەمە بەتاوەتی بۆ خۆی داگیرەکات و ئەوی زەرعاتەکانی پێەیە. ئەمە بەم شێوانە ئەتوانن کە ئاودانی کشتتوکاڵەکەی خۆیان بکەن و ئەو زەویانەشی کە هەر ئاوی نەبێت ئەوە هیچ ئومێدێکی ئەوەی نییە کە زەرعاتی تێ بکات و حکومەتش یارمەتی نایەت و بەتەنکەرش ئاودابین ناکرێت بووی. بۆ کشتتوکاڵکردن لە زستانە ئێمە توانین ئەو قەسنکەینەوەش بە دروستکردنی حەفرە لەو شوێنەی کە ئێمە زەرعاتەکەی تیاکەی نەگەر باغ بێت ئەوە حەفرێکی گەورە دروست دەکەن و ئەوی زستانەکەی تیا کەس نەکرێت و تۆزە زایمان پلەی گەرمی بەرزە بێتەوە دایە پۆشین بە لایلۆنێک بۆی ئاوەکە بەتاوەتی نەبێتە هەڵم و خەسار بێ لێمان. دووبارە لەوێشە مزاخەی تێکرێت و ڕەوانەکرێتە ناو بەیتەکان و زەرعاتەکانیانەوە. ئەگەر بینە سەرەوەی باسی باران بکەین چڕی بارانەکەوە ئەو شێوازەی کە باران تێ ئەبارێت ئەم زستانە بە نمونە بهێنینەوە بارانەکە بە چڕێکی زۆر بە لێشاو ئەهات کە ئەمە وای ئەکرد کە سوودی لێ نەبینین بە تاوەتی بۆ زەرعاتوانشی کە زەرعاتیان کردبوو لە کێڵگەکانی زەرەری پێگە چووکە بارانە وای کرد هەموو خۆڵەکە داماڵێت یاخود شەتڵەکانیان گشتی بشکێتەوەی کە لە دەرەوە کردبووی و حکومەتش هیچ بیرۆکەیەکی نییە لە دەربارەی ئەوەی کە چۆن ئەو بارانە غەزن کاتەوە چۆن سوود لەو بارانە ببینێت بۆ ئێمانە شەمی هۆکارن کە زەرعاتەکان بەرەو کەمی چوونە. ئەم پسپۆرە ئاماژەی بەوەدا هەبوونی گەرما دووبارە کار دەکاتە سەر دروستبوونی نەخۆشی و زیادبوونی مێرو و حەشەرات لە ناو زەویەکاندا کە ئەمەش دووبارە دەبێتە هۆکارێک بۆ خراپبوونی بەرهەمەکان و زەویە کشتتوکاڵەکان. لەم وەرزایە تووشی نەخۆشی زۆر ئەبێتەوە ڕۆکەکان کاتێ جەو گەرمە و وشکە ساڵی بێ بە تایبەتی جاجاڵۆکە جاجاڵەکە بەر هەر ڕۆکێ بکەوێ بەرەبەرە لە ناویە بات و قڵاچۆکردنی زۆر زەحمەتە لە هەمان کاتە دەرمانەکانش گشتی گرانە ئەمە واکات فەلاح بێ ئومێد بێت و ناتوانێت زەرعاتەکەی بە باشی بەڕێوە بێت و ئەو شوێنانی نزیکی چەند بن زۆر باشترە.
وشکە ساڵی بە تایبەتیش کاریگەری کردوتە سەر دانەوەڵەکان بە تایبەتی گەرم و جۆ گەرمە شامی و ئەوانەی کە خۆراکی سەرەکی هەموو ماڵێکە بۆی کەمبوونەوەی ئاو نەبوونی باران ئەم ساڵ بە ڕێژێکی زۆر بەرچاو گەرمەکان کەمی کردوێتەوە. ئەو فەلاحانەشی کە درێژەیە ناو بەکارە کوش و کاڵەکانی خۆیان زیاتر نزیکی چەمەکانە کە وای کردو ئاوی چەمەکە بەکار بێنێ بۆ زەرعاتەکەی هەرچەنە ئەم ساڵ زۆرش لەو زەرعاتانە لە ناو چونکە بە چەم ئاوەدران بۆی ئەوەی کە تووشی نەخۆشی سکچون و ڕشانەوەکە ئەبوون بەڵام هێشتا هەر بەردامە چووکە سیستەمێکە ناتوانین لە هەموو شوێنەکە گۆڕانکایی تیا بکەین و ناچارەشین چووکە ئاونێ کە ئاوش نەبێ پێویستە ئەوە بەکاربێنین و هەڵبین پێداویستی خەڵکی بێدابینکەینەوە. بینە سەر جیاوازی ئاوەکان بەدڵنیایەوە ئاوی باران ترشە بارانی تێکەڵە و مادەی ترشی تێکەڵە ئاوی چەم بە تایبەتی ئاوی زێرابی ماڵانە چێتەوە سەری کامە خۆی بەدڵنیاییەوە خراپە بەڵام دووبارە ناچارین بەکاری بێنینەوە باشتر وایە ئاوی باران غەزنکەینەوە و کە ئەو هەموو ئەمادانی تایەتی ئەنیشێتە ژێرەوە و ئەتوانین لە ئاوپاکەکەی سوود ببینین. جیاوازی دەرکەوتنی ئاوی پیس لەگەڵ ئاوی بارانە و زۆر دەرناکەوێت بە بەرهەموو کوالەتی بەرهەمەکەوە چووکە و هەڵی ئەمژێت و ئەو مادانی کەتیایەتی ئەوە سوودی لێ ئەبینێت لەوەی ئێمە ئاوێکی پاکش بین بەڵام نەباتەکە بەو ڕادەی ئاو پیسەکە سوودی لێ نەبێت چووکە و مادەی جۆراوجۆیتە نازانین چۆن قەناعەت بە حکومەت بین ڕاستێکی کە ئەو ئاوەیەت کێشێکی ئەو تۆی نییە چووکە ئەو مادانە وەرەگرێت کە خۆی ئیسفادەی لێ ئەکات. بۆ منە کالسیۆمە پۆتاسیۆمە نایترۆجە ئەمە هەموو لە نووسنگەکان ئەفرۆشرێت بە تایبەت ئەفرۆشێ بە کیلۆ ئەیبەن فەلاحەکان بۆی بیان بە نەباتەکانی بەڵێ حکومەت ئەم ساڵ زۆر بە بەرچاوی و بە بیدۆش بڵاو بۆیەوە کات و مەزرعی خەڵکی تێک ئەدا لە ڕێی شارەوەکانەوە تەبان شارەوانیەکانی ئەو ناوچانە شۆفڵیانە برد و سەوزەکانیان هەڵەگەڕاندەوە لە بەروی بە ئاوی قورسیان بڵین ئاوی چەم ئاودراوە. داواکاری ئێمە لە حکومەت کاتێکە بۆ منە بینی فەلاحێ بە چەم ئاو ئەدا ئەوە سیستەمێکی بۆ دابیم کە ئەوی بۆ دابیم کار چەند بەدڵنیایەوە ئەمەش ناکە بەڵام ئێمە داواکارین کە و لە کاتێکە ڕەفزی ئەکاتەوە یا زەویەکەی ئەو هەڵ ئەداتەوە کە زەرعاتی تیاکرەوە چەند وەختە پێوی ماندوو بووە سیستەمێکی ئاوی بۆ دابیم کە ئەو کات ڕێگری لێ بکە کە تۆ ڕێگری لە ئەو کرد لەو کاتەیە پێویستی خەڵک دابین نابێت چونکە ئەو مودەیە سەوزە زۆر کەم ببووگە ئێمە سەوزە بە نمونە بێنینەوە سەوزە زۆر کەم ببوو زەویەکان هەڵگەرانەوە و سیستەمی ئاوشیان بۆ دابین نەکرات لە بەرامبەرشا هیچیان پێ نەدرا کە ئەو مادووبوونەی ئەو چەند وەختیان دابین بکاتەوە بۆ منە بڕە پارەیەک بێ زەویەکی نزیک ئاوی پاک بێ ئەو شتانیان هیچ بۆ دابین نەکرابوو. وشکە ساڵی کێکێک لە هۆکارەکانی گەرمایە کاری کردوتە سەر کەمبوونەوە و دانەوێڵە و بە تایبەتیش گەرم و جۆ گەرمەشامی. کاریگەری وشکە ساڵی و پلەی گەرمی بەرزەکە لەگەڵ کەمبوونی ئاوەکە ئەم مەزرعەیە بە نمونە وەرەگرین کە زۆر بە بەرچاوەڕوونی پێوەی دیارە و هەروە نزیکی چەمشە گەر ئێمە بینەری بین ئەوە بۆمان دەرەکەوێت کە تەنانەت چەمەکەش دەرەقەتی نەیاوە کە تێر ئاوی بکات و وای لێ بکە ئەو ڕۆکەمان دەست بکەوێت کە بەتاوتی جوتیارەکە چاوەڕێی کردووە و وستوەتی بەرهەمەکەی دابیم بکە بۆ هاوڵاتیان وەکو دەرەکەوێ باڵایەن کورتە زۆر ئەو ڕۆکەنیە کە ئێمە ئەمانەوێت کە گەرمە شامیە پێویستە باڵای نزیکی 2 مەترش بگات لەم کاتەیە بەڵام زۆر کەمە هێشتا نەشاتوەتە بەرهەم ئەم ڕۆکە گەورەش بێ بەرهەمێکی کوالێتی باشمان نایەتێ و دەنگەکانی ناوی بڵین دەنگی گەورە و ئاودار نابێت لەوەی وشک بێت لەوەش ئەگە خوا نەخواستە ئەو چەمە تۆزە ئەوەکەی بەرەو کەمبوون بڕوە ئەم مەزرعە سەوزایی خۆشی لەدەست بێت و وشک بێت و پێداوەستی هاوڵاتیان و جوتیارەکەش دابین نەکە سەرڕاوی کە مەسرفشی تیا کردو تۆوەکانی کڕیوە و چاندوەتی. ئەگەر وای دابرین گەرمە شامی لە ماوەی 100 ڕۆژە دێتە بەرهەم کە خۆی لە تۆوێکە بۆ تۆوێتتر و لە ئەرزێک و بۆ ئەرزێکی ترم کاتە هەمی ئەگۆڕێت ئەگە وای دابین لە 100 ڕۆژە دێتە بەرهەم ئەگەر ئەو ئاوە ڕۆژ بە ڕۆژ کەم بێتەوە بەرهەمێنانەکەی درەنگە خات و کوالەتێکی باشیشی نایەت و مەزرعەکە وشکە کاتەوە. ساڵ بە ساڵ پلەی گەرمی زەوی زیاد دەکات و ئەو گەرمایە لە بەرگە هەوادا قەتیس دەبێت و دووبارە دەگەڕێتەوە بۆ زەوی. هۆکاری ئەمەش بوونی ئەو کارگانەیە کە مادە زیان بەخشەکان فرە دەدەنە ناو بەرگە هەواوە و هەروەها بوونی خان و داپۆشراوەکانە کە پلەی گەرمی قەتیس دەکات و دەگەڕێنێتەوە بۆ بەرگە هەوا. پاراستنی زەویە کوشتتوکاڵەکان بۆ منەگە زەویەک بێ هیچ زەرعاتێکی تیانە بێ ئەوە لەوەیە نەتوانین کە
نەتوانین و هیچ هەوڵێکش نەین بۆ پاراستنی چونکە هیچمان نەچاندوێتێ بەڵام ئەگەر ئێمە ئەم زەوێمان بچاندایە ئەوش ئەگەر ئاو هەبووە لە کاتێکا کە ئێرە ئاویتیانیە و فەلاحەکە وازی لێ هێناوە بۆی بێ ئاویەوە هیچی نەچاند بەڵام گەر شتێکی بچاندایە ئەوە ئەیتوانی ئەو دەور و پشتی ڕۆکەکە داپۆشێ بە کابێت کە پلەی گەرمیەکە کەمێک ئەگرێتەوە و ئاو شەگرێتە خۆی کاتی ئاودانیاوە سێبەرێکە کاتە سەر زەویەکە یاخود داپۆشینی زەویەکە و چواردەوری ڕۆکەکان بە لایلۆنی ڕەش کە ئەمەش هەم ڕێنایە کە بژار دروست بێت و هەم پلەی گەرمیش ئەگرێتەوە تا حەدێک و پەنابێنە بەر ئاودانی دڵۆپە کە پێی ئوترێ قەترە ئەمە کەمترین ئاوی تیا سەرفە بێت و کات کە ڕۆکەکەش تا ڕادەیەک ئاوی پێوەست بخواتەوە. و باشیش چش لەم کاتی پلەی گەرمیە کە ئەوەیە کە ئێمە هەر سەرعاتکەینە ناو بەیتی پلاستیکیەوە هەرچەنێک ئەمەش خۆی ساڵ بە ساڵ پلەی گەرمی بەرزەکاتەوە. بەرزبوونەوەی پلەی گەرما کارەکاتە سەر زەویە کوشکاڵیەکە بۆ نزیکی 2 ساڵ و 3 ساڵش لەوەیەکە فەلاح نەتوانێت هیچی تیا بچێنێ بەڵام ئەمە بەمانای ئەوە نایە کە تەواو ئەو زەویەمان لە ناوچووە و بە کەڵکی کوشتتوکاڵ نایە چکە جوتیار خۆی یەتەوە تێبینی خۆی ئەکا لەسەر زەویەکە لەوەی پارچەیەک لە زەویەکە شین خۆڵ لەم لاولای کۆکاتەوە بیبا بۆ مختبەر پشکنینی بۆ ئەکەن لە مەشە مادە خۆراکانی بۆ پشین ئام زەویە بەشی ئەوەی تیاماوە کە تۆ بێت ڕۆکی تیا بچێنی وارچەنە ئێستا زۆربەی زەویە کوشتتوکاڵەکانمان لە ناوچە بۆیە کە ئەوە مادەی کیمیایی بەکار هاتووە بۆ منە مادەی لە ناوبەری بژارەکانەمە وای کردووە زەویەکانمان زۆربەی لە ناوچۆ مادەی خۆراکی پێوەستی تیانەماوە یاخود زەویەکەمان سوێرە ئەمە واکە کە مادە خۆراکیەکان لەلایەن ڕۆکەوە هەڵ نەمژێ هەرچەنە کە تیاشا بێت بۆیە وە باششە کە پشکنینش بۆ زەوی بکرێ پێشەوەی بڕیار بین لەسەروی کە ئەم زەوێمان لە ناوچۆ ناتوانین سوودی لێ ببین بۆ کوشکاڵ. بێتە پلاستیکیەکان بەدنێ سوود و زیانشی هەیە وەکو باسمان کرد پێشتر بەڵام لە هەمان کاتشا سوودی هەیە بۆ هاوکاریکردنی بازاڕ و بەرهەمەکانی خۆمان و بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان ئەوەش لەوایە کە ئێمە تۆوێک بەکار ئەهێنین یاخود شتێک ئەچین کەم بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە ئەوەی کە لە ناو بیتە پلاسیەکانە ئەیچین بۆ منە تەماتە بێ خیار بێ کولەکە بێ هەرچێکی ترکە ئەیچێنین ئەو بەرهەمێکی لەوە بەرهەمیات بۆ ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە زیاتر بەرگەی پلەی گەرمی ئەگرێت وەک لەوەی کە خۆی لە سەرتاوە هەر لە بەر خۆر گەورە بوو بێت. زیانەکانی بیتە پلاستیکیەکان وەک باسمان کرد ئەوەش ئەوەیە کە پلەی گەرمی جیهانی بەرزەکاتەوە بەگشتی وە زیانێکی ئەو توی نییە بۆ سەر ڕۆکەکان. جیاوازی بەرهەمی ناو بیت و دەرەوەی بەر کە بڵین کێڵگەکان جیاوازیەکەی لە تامە بەدڵنیایەوە دەرەکرێەوە لە کوالێتی و لە شکڵشا دەرئەکەوێ ئەگەر ئێمە خیار بینینەوە بەنمونە چووکە خیار خواستێکی زۆری لەسەرەوە زۆربەی فەلاحەکان ئەیکات بێگوێ بدانە ئەوەی کە ئەم بەرهەمە لەم ساڵا زۆرە بێت لەوەیە پارێکی ئۆتۆشیان بۆنەکە خیاری ناو بیتەکان بە شێوەیەکی گشتی هەمووی یەقیاستا هەمووی ڕێکە کوالێتێکی بەرزی هەیە درەنگ تێک ئەچن کاتێکە ئەینێری بۆ ئەلبە و تاکاتە دەستی هاوڵاتیانش ئەمەی هەیە بەڵام ئەگە خیاری بەرخۆر بێ هی ناو کێڵگە بێ زووتر سیسە بێتەوە هەر خیارێک و قیاسێکە هەیە کرمتێکیاوە هەیە حەشەرەتێکیا بەڵام لە هەمان کاتەها خیاری بەرخۆرەکە سوودی زۆرترە و تامشی خۆشرە. لە کۆتاییدا شێمە بەم شێوەیە چارەسەری خستە ڕوو بۆ ڕوبەڕووبوونەوەی گەرمای بەتینی هاوین ئاو چارەسەری یەکەمە جگەلەوە بەکارهێنانی کۆمەڵێک دەرمان بۆ مانەوەی ڕوەکەکان هەروەها بە پێویستی دەزانێت چیتر حکوومەت بێدەنگ نەبێت لە ئاسکێشەکانی جوتیاران و زەویە کشتتوکاڵەکاندا بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆی زیاد بکات و ئابووری هەرێمی کوردستان بەرز بێتەوە. جوتیارەکان لەسەر کەمی ئەو بەدڵنیە تووشی کێشەی خۆشیانە بنەوە تووشی کێشە شەبنەوە لەگە خەڵکە لەم شوێنەیە من لە نێوان دوو شوێنم لایەکی سەوزە و لایەکی بوشکە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هەر کەسێک بێرە تێپەر بێڵێ بۆچی ئەم ئەوە بەکار ناهێنرێ بۆ ئەوەی کەم لاژ وەکو ئەو لای تر سەوز بێت بەڵام من وەکو خۆم کە هاتوومەتە ئێرە و کەشفیاتی ئێرم کردو بۆم دەرکەوتووە کە ئەم ئاوە دەستی بەسەرا گیراوە لەلایەن ئەو بەشەی ئەو بەرەوە ئەمەی تریان بێبەش بووە لێ کامەش لە هەمان کاتە کەم و کورتیە لە حکومەت و لە شارەوانی شکێنەی توانیەوە ئاوە بە شێوەیەکی یەکسان دابەشکە بەسەر جوتیارەکانەکە هەردوو لا بتوانن سوودی لێ ببینن و من لێرە شۆ داواکارم لە جوتیاران کە یارمەتی یەکتر بن و لە ناو یەکترا تەبابن نەخشەر بکەن لەسەر ئاوەکە چووکە کە تۆ گرتەوە لە کەسێکی تر بۆ ئەوی تر زەرەری کرد دڵنیا بە ڕۆژێکش دێکە تۆ بە هەمان شێوە زەرەری تیا بکەیە